عەزیەتدانی دایک و باوکە. نازانێت خوای پەروەردگارە فەرمێ فلا تقل لهما أف ولا تنهرهما. نەکەن مسلمانان بەتایبەت گەنجان بڵێن ئۆفش لە بەرامبەر دایک و باوکتان، چونکە ئۆف تاوانە، عقوقە لە تاوانە گەورەکان. ئەگەر کەسێک لە دایک و باوشی بدات، ئەگەر کەسێک دایک و باوشی دەرکات، ئەگەر کەسێک سوکایەتی و جنێو بە دایک و باوشی بدات، مەلعون من لعن والديه، لعنەتی خوا لەو کەسە بێکەوە لعنەت لە دایک و باوشێکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام جنێو بە دایک و باوشی ئەدات، لعنەت لە دایک و باوشێکات، ئەو کەسە مەلعونە، خوا پەنامان بدات. نازانێت خوای پەروەردگار لا يقبل الله منه صرفا ولا عدلا، خوای پەروەردگار نەفەرزی لێ قبوڵەکە و نەسونەت، وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام. نازانێت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام مەلعون من عەقَّ والديه، هەر کەسێک عەزیەتی دایک و باوکی بدا، ئەو کەسە لای خوای پەروەردگار مەلعونە، لە ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالا دەرەچێت. خوا پەنامان بدات. کەواتە گەنجان ڕێز لە دایک و باوکتان بگرن، چونکە هەر کەسێک عەزیەتی دایک و باوکی بدات، لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار ڕەحمی پێ ناکات و ئیکاتە ناو ئاگری دۆزەخەوە. ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم. خوای پەروەردگار سێ تاقم لە ڕۆژی قیامەت نەقسەیان لەگەڵاکات، نە بە ڕەحمەت تەماشایان نەکات و نە ئاوڕیان لێداتەوە، بەڵکو تووڕەشە لێیان. یەکێک لەوانە ئەوەی کەوە عەزیەتی دایک و باوشێدات. ئەو کەسانی کەوە عەزیەتی دایک و باوشیان ئەدەن، با شەو و ڕۆژ لە مزگەوت بکەویت، با سەدەقە و خێرش بکەیت، با زەکات دەربکەیت، با حەج و عومرەش بکەیت. واللهی ئەگەر بێت و لەگەڵ دایک و باوکت باش نەبی، واللهی سەرفراز نابیت، بەڵکو تۆ ئاگری دۆزەخ جێتە. خوای تەعالا پەنامان بدات. نازانێت ئەو کەسەی کەوە عەزیەتی دایک و باوکێدا هەر لە دنیا خوای تەعالا تۆڵی لێسەنێتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام بابان معجلان عقوبتهما في الدنيا البغي والعقوق. دوو کردەوە هەیە، دوو تاوان هەیە. خوای تەعالا پێشێخا لە دنیا تۆڵە لە خاوەنەکەی سەنێتەوە. یەکەمیان بەغی زوڵمکردنە، چونکە الظلم ظلمات يوم القيامة. ئینسان نەبە زمانی زوڵم بکات، نەبە دەستی، نەبە فعلی، نەبە کرداری. دووەمیان العقوق، ئەو کەسەی کەوە عەزیەتی دایک و باوکێدا لە دنیایە خوای تەعالا پێی دەرەخات. عەزیەتی دایک و باوک دەدەی، تۆش مناڵەکانت عەزیەت دەدەن. لە دایک و باوک دەدەی، مناڵەکەت گەورە بێ لێتە دات. دایک و باوکت دەرەکەی، مناڵەکەت گەورە بێت دەرتەکات. بۆ خێزانەکەت دایکت دەرەکەی لە ماڵ، کاتێک تۆش پیرە بیت و چتە ناو ساڵ، پێویستت بە مناڵەکەتە و ئەو کاتە الجەزاء من جنس العمل، مناڵەکەت تۆش دەرەکا و ڕێزت لێ ناگرێت. خوای تەعالا پەنامان بدات.